دەچینە لای زانیاریەکەوە هاوکارانمان ئامادەیان کردووە ئەویش دەربڕینی خۆشەویستی و هەروەها پێدانی سۆز و محبەتە بە جیهانی منداڵان وەک دەزانن منداڵان جیهانێکی تایبەتیان هەیە دەربڕینی خۆشەویستی بۆیان وەروەها دیاری پێدان پێیان دڵخۆشیان دەکا ئەمەش دەبێتە یادگاریەکی خۆش و وەروەها جیهانێکی خۆشی منداڵی زیاتر پڕڕەنگتر دەکا با بینەری ئەو ڤیدیۆ خۆشەویستی پێغەمبەر لە دڵی موسڵمانان بە جۆرێک جێگیر بووە لە نێو هەموو چین و توێژەکان یادی دەکرێتەوە و خۆشەویستی بۆ ئەو سەردار و سەروەرە دەردەبڕن هەر بەو بۆنێشەوە لە قەزای چۆمان لە کوچە و کۆڵانەکان دیاری بەسەر 120 مناڵدا بەشکرا تاکە هاندەریش کە ئەوەی کە هانی منیدا و هانی ئەو ڕێکخراوەیدا ئەو بێڕێزیەیە کە بەرامبەر پێشوای مرۆڤایەتی ئەکرێت لە وڵاتان و لە بەتایبەت لەو شوێنانەی وەکو فەڕەنسا و هەروەها بەرامبەر مسڵمانان لە بۆرما و لە تورکیا و لە وڵاتانەی کە بێڕێزی بەرامبەر مافەکانی مرۆڤ و مافی مسڵمانان دەکەن ئەوە هاندەر بوو کە بتوانین ئێمە خەندە بخەینە سەر لێوی منداڵان و ئەو یادە پیرۆز بکەین و بیریان بخەینەوە کە ڕۆژی لەدای بوونی پێشەوای مرۆڤایەتی و سەروەری هەموو کائیناتی کەونەوە مناڵانیش خۆشەویستی خۆیان بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم دەردەبڕن و خۆشحاڵن بەو یادە پیرۆزە و دەڵێن قەبوڵمان نییە کەس بێڕێزی بە پێغەمبەر بکات پیرۆزبایی یادی لەدایکبوونی پێغەمبەر دەکەین ئێمە وەکو مناڵان پێغەمبەرمان خۆش دەوێت بێڕێزی بەرامبەر پێغەمبەر قبوڵ ناکەین پیرۆزبایی ڕۆژی لەدایکبوون لە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەکەین سوپاسی ئەو کەسانش دەکەین کە ئەو دیارییان بە ئێمە بەخشی پێغەمبەر فێری کردین کە دیاری بەخشین بە هەموو منداڵەکان پیرۆزبایی یادی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەکەین و ئێمە لەسەر ڕێبازەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەردەوام دەبین و زۆر سوپاسی ئەو کەسانش دەکەین کە ئەم دیاریانیان بە ئێمە بەخشیوە بەهۆی ئەو بێڕێزیانەی فەڕەنسا بە پێغەمبەر و ئیسلام کردی و لە نێوخۆی کوردستانیش چەند پەرلەمانتارێک پشتگیریان بۆ فەڕەنسا دەربڕی ناڕەزایەتی شەقامی کوردی لێکەوتەوە و بە هەموو شێوەیەک لای موسڵمانان ئیدانەی ئەو کارەیان کرا و بێبەری خۆیان دەربڕی لەوە هانوێنەرێک موسڵمانان وەک یەک پارچەوان و قبوڵیان نییە کەس بێڕێزی بە پیرۆزیەکانیان بکات ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای چۆمان